بەڕێزان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. شیکاری هەفتەی چوارەمی مانگی چواری ساڵی 2024 دەکەین. سەبارەت بە ئاڵتون هێشتا لە ڕوتی بەرزبوونی خۆیدایە و هێشتا لە هەوڵدای خۆی بگەنێتەوە ئاستی 2431. ئەو هێزی بەرزبوونەی کە لە 377 بۆ 369 چالاک بووە لە هەوڵی گەیشتن بەم تارگێتەدایە کە لوتکەی پێشووە، ئەویش ئاستی 2431. بەڵام پێش گەیشتن بەم ئاستە زۆنێکی بچووکمان هەیە کە زۆنەکە لێرەدەوە دەست پێ دەکات لە 2400 بۆ دەتوانین فراوانیشی بکەین بۆ 410. ڕەنگە کاتێکە نرخ دووبارە بەرزبوون دەکات و دەگاتەوە ئەم زۆنە، سیناریۆیشی کورتمەودای دابەزین چالاک بکات، ڕیتێستێ بکاتەوە بۆ ئێرە، پاشان دووبارە دەست بکاتەوە بە ڕەوتی بەرزبوونی خۆی. بەڵام ماوەڵەی فرۆشتن لەم زۆنە ریسکی بەرزە و ئەگەر بڕیاری داخبوونیشمانداد لەم زۆنە بە فرۆشتن، پێویستە کە لۆتێکی کەم و ستۆپێکی نزیک بەکاربێنی، چونکە هێزی بەرزبوونی ئەم زۆنەیان زیاتر کاریگەرە وەک لە هێزی دابەزینی ئەم زۆنە. وەگوتمان لە هەوڵدایە خۆی بگەنێتە تارگێتی 431. سیناریۆکی دیکە ئەگەر بێت و 431 بشکێنێت واتە ئەم بەرزبوونە بەردەوام بێت، تارگێتی دوای شکاندنی 431 بە کاندڵی 4 کاتژمێری گەیشتن دەبێت بە ئاستی 2460. واتە لە دوای شکاندنی 431 و جێگیربوونی نرخ بە کاندڵێکی 4 کاتژمێری لە سەروی ئەم ئاستەوە، ئاڵتون دەتوانێت تارگێتەکانی بەرزبوون فراوان بکات بۆ ئاستی 2460. شیکاری دووەمان لەسەر نازداک کە دابەزینێکی زۆر فراوانی دەست پێ کرد. ئێمە ئەم زۆنەمان دەستنیشان کرده بوو، وتمان کە لێرەوە سیناریۆکی بەرزبوون چالاک بوو و دەتوانێت 50 پی تا 100 پی بەرزبوون تۆمار کات. بینیمان لێرە ئەم کاندڵە سوورە زیاتر لە 50 پی پێش بەرزبوونی پێکرد، بەڵام دواتر دابەزین بەردەوام بوو، توانی زۆنەکە بشکێنێت. بەڕێزان سەبارەت بە نازداک لە دوای شکاندنی ئەم زۆنەوە فشارە قورسەکانی دابەزین لەسەری بەردەوام دەبن. ئێمە تارگێتێکمان هەبوو کە لە شیکارەکانی هەفتەکانی ڕابردوو ئاماژەمان پێکرد بوو. لە دوای شکاندنی ئەم زۆنە تارگێتی دابەزینی نازداک گەیشتن دەبێت بە ئاستی 16857 کە ئاستی ئەم کاندڵە یەک ڕۆژیەیە. ئێستا کە زۆنەکە شکاوە، نازداک لە دابەزینی خۆی بەردەوام دەبێت بۆ ئەم تارگێتە. ڕەنگە لەگەڵ کردنەوەی بازار ئەم دابەزینە بەردەوام بێت و خۆی بگەنێتە تارگێتەکە. بەڵام ئەگەر بەرزبوونی کرد، چونکە ناوچەی ئێستا بۆ کڕین نابێت، ئاگادار بن، ئەگەر بەرزبوونیشی کرد بە ڕیتێست حساب دەکرێت بۆ گەڕانەوەی زۆنەکە، پاشان دیسانەوە لێرەوە سیناریۆکانی دابەزین چالاک دەبن و دەتوانێت خۆی بگەنێتە ئاستی 16857 کە تارگێتی دابەزینە. ئەگەر بێت وەم تارگێتە شتێ بپەڕێنێت، زیاتر دابەزین بەردەوام کات کە ئەمە سیناریۆیەکی لاوازە تا ئێستا بەپێی ئەم جوڵانەی نازداک. بەڵام مەگەر بێت و ئەمەش ڕوو بدات، دابەزین ڕەنگە بەردەوام بێت بۆ زۆنی 16450 کە دواتر باسی دەکەین. ئەگەر بێت و نرخ لە خوار تارگێتەکە جێگیر بێ بە کاندڵی یەک ڕۆژی، ئەو کاتە سیناریۆکانی گەیشتن بەم زۆنە ڕوون دەبێتەوە لەسەر چارت کە بزانین ئایا نرخ دەتوانێت بگاتە ئەوێ یاخود لە دوای گەشتن بە تارگێتەکە سیناریۆیەکی بەهێزی بەرزبوون چالاک دەکات. شیکاری سێممان لەسەر ئیندێکسی دۆلار. ئیندێکسی دۆلاریش هێزێکی زۆر باشی بەرزبوونی کۆ کردوێتەوە لە هەوڵی گەشتن بە ئاستی 109.446 دایە. پێش گەشتن بە تارگێتی 109 زۆنێکی لە پێشە کە لێرەوە دەست پێ دەکات لە 107.3 بۆ 107.8. ئەگەر بێت و ئەم زۆنە بشکێنێت، ئەو کات سیناریۆی گەشتن بە 109 بە تەواوەتی بەهێز دەبێت و ئەگەرەکانی گەشتنی سەروتریش دێتە ئاراوە کە تارگێتی 112.632. ئەم بەرزبوونی ئیندێکس ئەگەر هەواڵە سیاسی و ئەمنیەکان ڕێگر نەبن لە بەردەمیدا، ڕەنگە ببێتە هۆی دابەزینێکی زۆر باشی ئاڵتون. بەڵام تا ئێستا ئاڵتۆن وەک دەبینین لەژێر کاریگەری
هەواڵ و گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئیسرائیل و ئێراندایە بۆیە بە پێی هەواڵ هێشتا بەرزبوون ئاماژەکانی بەهێزترن بۆ ئاوتون وەک لە دابەزین بۆیە دەبێت حەزر لە مامەڵەی فرۆشتن کەین لە دوایەوەی کە دۆخەکە ئاسایی دەبێتەوە ئەو کات ئەم سیناریو بەرزبوونەی ئیندێکس دەکەینە کۆنفەرمیشنێک بۆ دابەزینی ئاوتون و بتوانین سوود لە مامەڵەی فرۆشتن وەربگرین شیکاری و خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون ئیندێکسی دۆلار و نازداک و هەروەها ئاوتون هیوادارین ببێتە مای سوود و قازانج بۆ هەموو لایەکان هەر سەرکەوتوو بن